سەدای ڕەوەندی کوردی لە بریتانیا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا ربنا تقبل منا صلاتنا وصيامنا وقيامنا وقراءتنا للقرآن يا أرحم الراحمين. براني بريزم خشكاني بريزم صلاي خوي پروردگارتان لێبێ لە هەرکوێ هەن داواکارم لە خوای پەروەردگار ڕۆژ و تاعەت و عیبادەت لە هەموو لایەکمان قبوڵ بکە. ئەوەی کەوایە سا پێم خۆش بوو لە خزمەتانە باسی کەم بابەتێکە سەبارەت بەو شتانەی کە ڕۆژوو بەتاڵەکاتەوە. لەبەرەوە بابەتانێکی گرنگە بۆی موسڵمان ڕۆژەکەی بڕێک و پێشی بگرێ بەڕاستی بۆ زۆر زەرورە ئاگاداری کۆمەڵە شت بێت. یەکێک لەو شتانە کە ڕۆژوو بەتاڵەکە خواردنە وە خواردنەوەی بە عەمدەن. کەسێ خواردن و خواردنەوەی خوارد بە عەمدەن ئەوە ڕۆژوەکەی بەتاڵ ئەبێتەوە. و خاڵێکی تر لەو خاڵانە خۆڕوشاندنەوەیە بە عەمدەن. ئەگەر کەسێ خۆی بڕوشێنێتەوە بە عەمدەن ئەوە ڕۆژوەکەی بەتاڵ ئەبێتەوە. خاڵێکی تر لەو خاڵانە مەوزوعی حەیزە یا خوێنی مناڵبوونە. ئەمانە بۆ خوشکان ئەمانە ڕۆژوو بەتاڵ ئەکەنەوە. و ئەو کەسانەشی کەوا وەکو پیاوان یا گەنجان بەدەستی خۆیان ڕەحەتەکەن ئەوی ڕۆژوو بەتاڵەکاتەوە. و خاڵێکی تریش هەیە لەو خاڵانە نیەت شکاندنی ڕۆژووە. هەر کەسێ لە نیەتی خۆیان نیەتی وابێ کە ئەوێ ئەم ڕۆژۆ بشکێنە بەس لەبەر عەیب و عار دەستی بە شتێکان ناگابی خوا ئەگەر یعنی سوور بێ لەسەر شکانی بەڵام مەجالێک نەبێت لەبەر عەیب و عار لە ناخی خۆیان ڕۆژەکە بەتاڵ بۆتەوە. لەبەرەوە ئەو کەسانەیش ڕۆژەکانیان بەتاڵ ئەبێتەوە. خاڵێکی تر ئەوەیە کە هەڵگەڕانەوەی لە ئیسلام ئەوە هەموو ئەعمالەکانی هەمووی هەڵەوەشێتەوە و ڕۆژەکەشی ئەو کاتە بەتاڵە بێتەوە. خاڵێکی تر ئەوەیە کە کەسێک لەگەڵ خێزانی خۆیان بخەوێ ئەگەر خەو دەگەڵ خێزانەکەیە ئەوە ڕۆژوی هەردووکیان بەتاڵە بێتەوە. و کەفارەتی هەیە، کەفارەتەکەشی بریتیە لەوەی کە ئەبێ کۆیلێ ڕزگارکەن. ئێستا لەم سەردەما کۆیلە کەمە، یا ئەوەتە ئەبێ 2 مانگ بەسەر یەکەوە بەبێ سڕان بە ڕۆژوو بن یا نانی 6 کەس بن. بەڵام وەکو ئاگاداریەک ئەگەر پیاوەکە زەختی قس بۆ سەر خێزانی ئەوە خێزانەکەی لەسەری نییە کەفارەتدا هەر ڕۆژەکە بگرێتەوە. ئەگەر ئافرەتەکەش زەختی لە پیاوەکەی کردبوو ئەوە پیاوەکەش هەر لەسەرێتی قەزای کاتەوە لەسەری نییە نان ئەو 6 نانە نانی 6 کەسە بدات، کەفارەتی لەسەر نییە عنی بۆ تعبیرە. جا لەبەرەوە برانی بەڕێزی من خوشکانی بەڕێزم ئەمانە ڕۆژوو بەتاڵەکە. خاڵێکی تر لەو خاڵانە وەکو ئیزافەی ئەوەیە ئەگەر کەسێ نانێک لە دەمیا بوو و ئایزانی ئەوە کە بانگەدا ئیمامینەوەی ئەفەرمێ ئەوە ڕۆژوەکەی بەتاڵ ئەبێتەوە کە خوتی بدا لەو کاتا کە بانگ کازانێ ئەمە بانگی نوێژە. تەمان ئێمە 2 بانگمان هەیە، بانگێکمان هەیە وەکو بانگەکەی بیلال و وەکو بانکی مەکتوم کاتێک کە پیامبەر صلی الله علیه و سلم باسی هەردووشیانەکە لە صحیح بوخاری موسلیمە. ئەگەر لەو کاتانە بانگی یەکەم بێ خواردنەوە احتیادیە، بەڵام لە بانگی دووهەمە ئەگەر کەسەکە کە زانی بانگی دووهەمە ئەوە هەر خواردنێ بخوا لەو کاتە ئەوە ڕۆژەکەی بەتاڵە بێتەوە. بەڵام ئەگەر نەیزانی ئەوە ڕۆژی بەتاڵ نابێتەوە. خاڵێکی تر ئەگەر گومانی وابوو لە شوێنێکە ئاژیا گومانی وابوو کە بانگ بووە یا بانگ نەبووە خواردنیە بوو ئەوە لە حەدیسێکی ترا فەرمێ با درێژە با بە خواردنەکەی کە ئەیخوا، بەڵام لە کاتێکا کە لەسەر ئەساسی گومان بێ نەک لەسەر ئەساسی یەقین. چونکە ئێمە ئەگەر خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ هەتا کاتی فەجر بۆمان هەیە چی بکەین خواردن کە وەکو پیامبەر صلی الله علیه و سلم دیاری کردووە کاتی فەجر کەیە. کاتی فەجر ئەوەیەکەوە کە خەتی ڕەش و سپی کە لە یەکجا خەیتی ڕەش و سپی لە یەکجا کرێتەوە ئەو کاتێک کە کاتی نوێژی بەیانیە هەتا پێش نوێژی بەیانیە توێن، بەڵام بە کاتی دەست پێکردنی نوێژی بەیانیە هەر شتێ بخورێتەوە ئەو کاتە نوێژەکەش ئەوش ڕۆژوو بەتاڵەکات. ئەوکارم لە خوای پەروەردگار بەچاوڕوومان کە و دامەزراومان کە و تاعەت و عیبادەت لە هەموو لایەکمان قبوڵ کە. وصلی الله على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4.